سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ جەختی لەوە کردەوە نایەوێت هێزی سەربازی لە دژی ئێران بەکاربێنێت. ئامادەشە لەگەڵ ئێراندا بکەوێت تا گفتوگۆ. کۆماری ئیسلامی ئێرانیش لە زاری وەزیری دەرەوەی وڵاتەکەەوە ڕایگەاند کە نایانەوێت دۆخەکە ئاڵۆستر بکەن و جەنگ لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکاندا هەڵبگیرسێنن. لەو بارەیەوە مایک پێنسی جێگری سەرۆکی ئەمریکا لە دیمانەی لەگەڵ تۆڕی CBS نیوزی ئەمریکیدا وتی زانیاری دڵخۆشکەری هەواڵگیریمان پێگەیشتووە کە ئێران نامەی ئاراستەی میلیشیا هاوپەیمانەکانی کردووە کە هێرش نەکەنە سەر ئامانجە سەربازیەکان و خەڵکی سڤیلی ئەمریکی. هیواخوازین ئەو پەیامە جێبەجێ بکرێت. هەر لەو دیمانەیەدا لەبارەی هێرشە موشەکیەکەی ئێرانەوە ڕایگەیاند کە زانیاری هەواڵگیریان پێگەیشتووە. بۆیە هەل بۆ گوێزانەوەی ئەمریکیەکان و هاوپەیمانەکان دروست بوو کە لە بازنەی مەترسیەکان دەربچن. هەر لەو بارەیەوە سیناتۆری دیموکرات جیف میرکلی وا کۆماری ڕاند پۆڵ پرۆژە یاسایەکیان دایە کۆنگرێسی وڵات کە ترامپ بە هیچ شێوەیەک ڕێگەی پێنادرێت کردەی سەربازی لە دژی ئێران ئەنجام بدات. پۆڵ لە لێدوانێکدا ڕایگەاند ئەوەی لە ئەنجومەنی پیران لەبارەی ڕووداوەکان لەگەڵ ئێران باس کرا نالۆژیکین و نابێ ئەو ڕێگە پێدانەی هەڵگیرسانی جەنگ لەگەڵ سەدام حوسێن بکرێتە پاساوی کوشتنی ژەنەڕاڵێکی ئێرانی لە عێراقی ئەمڕۆدا. لەو بارەیەشەوە نانسی پیلۆسی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ڕایگەیاند کە دەنگ لەسەر پرۆژە یاساکە دەدەن بۆ ئەوەی ڕێگری لە جەنگ هەڵگیرساندنی ترامپ بکەن سەرەڕای ئەو زانیاریانەی کە لەلایەن بەرپرسانی باڵای ئیدارەی ئەمریکاوە دراوە لەبارەی ئەو پاڵنەرانەی کە ترامپی هانداوە بۆ تیرۆری قاسم سولەیمانی ترسیان لە ڕەفتاری ترامپ لە ناو نەچووە. باڵیۆزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان کێلی کرافت لەبارەی ئامادەی وڵاتەکەی بۆ دیالۆگ لەگەڵ ئێران ڕایگەیاند کە مەرجی پێشوەختیان نییە و دەیانەوێت مەترسی جەنگ لەسەر جیهان کۆتایی بێت و سەقامگیری و ئاسایش بۆ ناوچەکە بگەڕێتەوە. ئەوە لە کاتێکدا تیرۆری قاسم سولەیمانی بە بەرگری لەخۆکردن ناو دەبات بە پێی مادەی پەنجاوێکی کارنامەی نەتەوە یەکگرتووەکان. مەجیدی ڕەوانچی نوێنەری کۆماری ئیسلامی ئێران لە نەتەوە یەکگرتووەکان لە لێدوانێکی ڕۆژنامانیدا ڕایگەاند کە وڵاتەکەی نایەوێت بگاتە قۆناغی جەنگ لەگەڵ ئەمریکادا چونکە جەنگ بە قازانجی کەس نییە. ناوبراوی وڵامی وڵاتەکەی بۆ تیرۆری ژەنەڕاڵ سولەیمانی بە گونجاو لە چوارچێوەی مادەی پەنجاوێکی کارنامەی نەتەوە یەکگرتووەکان لە قەڵەمدا کە جەخت لە مافی بەرگری لەخۆکردن دەکاتەوە. ناوبراو وتی ئەو کردەیە تەواو بوو، ئەگەر ئەمریکاش وەڵام بداتەوە وەڵامی دەدرێتەوە. لە دوای هێوربوونەوەی دۆخەکە لە نێوان هەردوولا ئەوەی ئێران و لایەنگرانی داوای دەکەن گوشار دروستکردنە بۆ چوونەدەرەوەی ئەمریکا لە ناوچەکە. ئەمریکاش ئەو پەڕی گوشارە ئابوووریەکانی بەکاردێنێت بۆ ناچارکردنی ئێران بە دیالۆگ و قبوڵکردنی مەرجەکانی بە تایبەتی لەم کەشی هەڵبژارنەی سەرۆکایەتی ئەمریکادا کە ترامپ زۆر پێویستی بە ڕیکلامی سەرکەوتنی دیبلۆماسی هەیە.